ئەسا من ناو ماڵ منداڵی خۆم نیم، یعنی کاتی فتار و بەربانگە هاتوین لەگەڵ کەسی خۆمان برا مسافرەکان کە لەگەڵ ئەوان ئەمە بەربانکەینەوە بۆ خۆت ئاگا لێبوو هەروەکەوە لەسەر جادایمە بەربانگە شوێنینەوە. ئەمە لەو پەڕی دڵخۆشی و هەستکردن بە مەسئولیات و وەکەڵێ ئەجر و پاداشێک ئێمە چاوەڕێی ئەجر و پاداشی نەخوای تەعالا بۆ هاتوینە سەر جادا بەو پەڕی دڵخۆشی و نەک هەر من ئەو ستافەی کە لەگەڵمانن لەو گەنجانە هەمویان وەکەڵێ بە جۆش و خڕۆشێکی زۆرەوە خزمەتی مسلمانان و ئیماندارانەکەین و هەر ڕێبوارێک کە بێرە ڕێتە بێ من لە خزمەتیان ناکەین. ڕۆژانە 400 بۆ 500 لتر 450 لەو بینە ئێمە حازرەکەین تەوزیع ئەکرێ بەسەر مسافرین. وەڵا پەیامم بۆ خێرخوازان ئەوەیە کە ئەم ئیشە پەرەی پێ بدرێت، خەڵکانێک چاو لە وەکەڵێ ئەم پرۆژەی ئێمە بکەن بۆەوەی لە هەموو شوێنێک ڕنگدانەوەی مسلمانانە و ڕەمەزان و ئیفتار و ئەم خێرخوازی هەبێ بەڕاستی. ئەم خواردنە لە مزگەوت ئامادەکرێت، هەمووی ستافمان هەیە بە شێوەیەکی تەندروست و ڕێک و پێک و پاک لە مزگەوتی شوان گرنگجێکی تەواوی پێ ئەدرێ و ئامادەکردنی هێنی.